سڵاوتان لەبێ ئێستێمە لە بنکەی ڕووناکبیری گەلاوێژین وەک دەزانین لە ئێستا تەواوی ئەندامانی بنکەکە و سەرۆکی ڤیستیڤالەکە سەرقاڵی ئامادەکاریەکان بۆ 27مین ڤیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ لە ئێستا ئێمە ئەمانەوێت وەکو پرۆگرامی کورسات مەگەزین ئامادەکاریەکانتان بۆ بگوازینەوە لە ئێستا بەشێک لە ئەندامانی ڤیستیڤالەکە ئامادەکاریەکەن بۆ بەڕێوەچوونی ڤیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ کە بۆ ئەم ساڵ دروشمەکەیان ئەوەیە کە لە پێناو شکۆی وشەدا ڤیستیڤاڵەکە بەردەوامە بە ئێمەمانە بچینە لای بەڕێز دکتۆرە ئیبتیسام زانی ئامادەکاریەکانی ڤیستیڤاڵەکە بەکوێ گەیشتووە. سڵاو لەبێ دکتۆرە ئەم کاتەوە باش بەخێر بێن سەرچاو بەخێر. زۆر سپاس. پێمان بڵێ درەنگانێکی ئێوارەیە ئێستا سەرقاڵی ئامادەکاریەکان بۆ ڤیستیڤاڵ چۆن بەڕێوە دەچێت؟ ئامادەکاریەکانمان بەردەوام ئەندامانی بنکەی ڕووناکبیری گەلاوێژ هەرێک بەپێی ئیشی خۆی ئیشەکان کە دابەشت کراوە لەسەر ئاستی لیژنەی ئامادەکاری و لیژنەی باڵا و لیژنەی ڕاگەیاندن و دیزاین و هەموو ئەمانە کە بەجیاجا لیژنە هونەرەکان هەرێکی و ئیشی خۆیەکە ئەمە چەند ستاف کە لێرێت سافی ترمان ئێستا لە هۆڵەکان ستافمان هەیە لە پێشوازی میوانن لە فڕۆکەخانەی هەولێر پێشوازی میوانن لە فڕۆکەخانەی سلەیمانی لەبەرەوە ئێستا هەمووی دابەش بین بەسەر کارەکانە. ئەم گۆڤاری بەدەستەوەیە ڕوونکردنەوەیەکمان پێبێت کە پێم وابێ ڕۆژی پێنجشەممە ئەم گۆڤارە بڵاو دەبێتەوە. ئەمە بەرهەمەکانی ڤیستیڤاڵە گۆڤاری گەلاوێژی نوێشمان هەیە هەر دەرەچێ شتا لە چاپخانەیە بەرهەمەکانی ڤیستیڤاڵەکە بریتیە لە بەرهەمی لێکۆڵینەوە و شعر و چیرۆک ئەمانی کە بەشدار بوون ئەمانە مرەشەحن بۆی خەڵاتی یەکەم و دووەم و سێهەمی گەلاوێژ وەرگرن لێرا بەشداریان کردووە. ئەوەی دەبینرێ لە ئێستا کارتی بانگێشنامەکانیان ئامادە کردووە کە زۆر بەشیمان دابەش کردووە بەڕاستی ئەوە ئێستا ئەوانێک ترکە ماو نەتەوانێ هەوڵێن بۆ سبەینە بگاتە دەستیان زۆربەی نردومانە ئەگەر چی بە ئەلەکترۆنی بێ بە وەرەقی بێ. دەستان خۆش بێزانم لە ئێستا ئەندامانی ڤیستیڤاڵەکە زۆر سەرقاڵن. زۆر سپاس دکتۆریان بۆ چاوپێکەوتنەکە. بەڵێ لە ئێستا ئەندامەکان سەرقاڵی ئامادەکاریەکان و کارتی بانگێشتەکانە نێرن. ڤیستیڤاڵەکە پێکهاتووە لە چەندین چالاکی جۆرە و جۆر کە خۆی دەبینێتەوە لە سمینار چالاکی هونەری میوزیک لەگەڵ ئەوەشدا هەڵپەڕکێ چەندین چالاکی دیکە کە تێیدا پێشانگەی شێوەکاری تەیە. من دەمەوێت بچمە یەکێکی تر لەو ژوورانی کە تێیدا ئامادەکاری لۆجستیەکان ئامادە دەکرێت بۆ ڕۆژی پێنجشەممە کە ڕۆژی پێنجشەممە سەعات 2:30 و ئاهەنگی کردنەوەی ڤیستیڤاڵەکەیە. لە ئێستا ئەمە یەکێکی دیکەیە لەو ژوورانەی کە بەشێک لە ئەندامانی ڤیستیڤاڵەکە سەرقاڵی ئامادەکاریە لۆجستیەکانن ئامادەکردنی ئەو کتێبەی کە لە ئێستادا دکتۆرە ئیبتیسام ئاماژەی پێدا کە کۆی بەرهەمەکانی ڤیستیڤاڵ لەم کتێبە دوتوی ئەم کتێبەدا کۆکراوەوە کە پێکهاتووە لە لێکۆڵینەوە چیرۆک شعر تێیدا لە خولی 27مین ڤیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ بڵاو دەکرێتەوە. لە ئێستا وەک دەبینین باجی تایبەت بە میوانانی ڤیستیڤاڵەکە ئامادە کراوە بۆ هەر میوانێک باجی خۆی پێدەدرێت لەگەڵەوەشتا ئەو دیاریانی کە لە ڤیستیڤاڵەکە پێشکەش بە میوانان نەکرێت. ئەمە دوایین ئەو زانیاریانە بوون کە لەسەر ئامادەکاریەکانی 27مین ڤیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ لە سلێمانی بەڕێوە دەچێت.